باشە ئەگە پرسیارە بکەم لەبارەی ئەوەی ئەمریکایکا بە ناوی لە کەوانەیەکا دژە تیرۆر ئەو جەنگە تا چەند سەرکەوتوو بۆ بەڕای وەرە پشتی شکاوە کوێی سەرکەوتوو ئەو نەهات بۆ شەرق الأوسط دروستکە شەرق الأوسطی کەبیر بوو بە سەغیر سەغیر بوو بە سەغیر و نەدوایی ڕۆی بۆ لای ستارە بۆ ڕیشە تەوقەیەکی لەگەڵا کردو بە پەلەپەل ڕای کردەوە قاعیدەش دوای 10 ڕۆژ ستارە بۆ ڕیشەی تەقان وابوو یان لە منطقەی خەزرا دابەزی نەیتوانی غەیری منطقەی خەزرا ببێ دوایش چۆ بۆ لای ستارە بۆ ڕیشە لە ڕۆمادی قاعیدای وشتی تەقانە مەشروعی ئەمریکی لە کوێ سەرکەوتووە هەر مەشروعی غەربی لە کوێ سەرکەوتووە لە وڵاتی ئیسلام من یەک نمونە بۆ جەنابەت دێنەوە لە ساڵی 1600 پاپا کوورەی ئەرزی هێنا کردی بە دوولەتەوە ئەم قسمەی دا بە ئیسپانیا وتی بڕۆ داگیری کە هی ئەرز ئێستا 35 وڵات ئیسپانیا لە قسەکە ئەم لە تەشیدا بە پرتوغال وتی بڕۆ داگیری کە تاکو هۆڵەندا ڕۆیشتن تاکو ئەندۆنیسیا ڕۆشتن و داگیریان کرد پرتوغالیەکان 35 وڵات بە ئیسپانی قسەکە باشە خۆ سبتە و مولەیلە دوو شاری مەغریبین ئێستاش لەژێر دەستی ئیسپانیا ئەی بۆچی ئینجیل ناخوێن ئەی بۆ زمانیان نەبوو بە زمانی ئیسپانیۆلی لەبەر وجودی ئیسلام کە قەڵاکەی بۆیە غەربەیە قەڵاکە تێکشکێنێ ئەو کاتە دنیا ئاسانە بە لەبەردەستە کە عەقیدەی قیتال و جیهادەکە هاتە پێشەوە تەوحید و جیهادەکە ئەو شکستەی پێهێنان تۆ ئەگەر لە هەیبەت و هەیلەمانی ئەمریکا بوو کە هاتە ناوە چۆن بە غرور و عوجب و تەکەبورەوە هات وان دانابوو وەکو پولی دۆمینا کە سەدام ڕووخاوانی کەژێک بە دوای یەکە ڕوخێنن عێراقیان لێ کرد بە قڕوچەڵپا هەر مەسەلەسە سونیەکە هەر مەسەلەسە سونیەکە بە تەنیا بۆ خۆی مەشروعەکەی فەشەل پێیان باس باشە ئەگەر واز لەوەی ئەمریکاوانە بەڵام ئەمریکا باش نەبوو سەدامی ڕووخان تۆش دژی سەدام باش بوو کە ڕووخا بەس بۆچی ئەمریکا بی ڕوخێنێ خۆ ئەمریکاش نەیە هێش بڕوخێ 11 محافظەی جنوبی هەمووی کەوتە بەردەستی مەجلس ئەعلا هەر سەدام نەیهێش بڕوخێ هەر غەرب نەیهێش بڕوخێ ئەو زەمانەی 37 گەنجی جوانی ئێمە لە سلێمانی ئەعدام کران لە ساڵی 1970 ڕامسفیلد هات تەوقەی لەگەڵ سەدام حوسێن کرد ئەو زەمانە بۆچی پیاوی خۆیان بوو لە بەرەبەری شۆڕشی ئێرانی بۆ گرتبوو ئێستا زەین العابدین هەر ئاینان شدیەکێ نییە لەو کلێنەکسانی غەرب بەکارهێنا هەتا لەسەر حکم بوو هەموو کۆمپانیا مفلیسەکانی خۆیان نەبردبوو لەوێ تونسا ئیشکە ئەو وڵاتە نەبوو بوو بە شوێنی داوێن پیسی بە ناوی سیاحەوە چاوپۆشیان لەو هەموو دیکتاتۆریە نەکرد کە خەڵک بە هەوێ ئەچوو بۆ نوێژ هەوێت پێێنی عایدیە مزگەوتنی بۆ نییە لەرە نوێشکە ئاخر چ جەبەڕوو تێگەمەی دروستکە دوایش کە کلێنەکسەکان وەک دوو لە ڕێی و پەرژینێکی قایم بێ و بینەرانی بەڕێزیش لە کلێنەکسەکە لە حەمام بەکاریانە نافڕیانداە ئەولا دوای ئێستاش پۆلیسی ئینتەرپۆڵە گەڕێ بە دوای بیگری لە مودەی 10 ڕۆژە 20 ڕۆژە لەبەر ئەمە غەربە خۆی بێقیەمە خۆی ئەوە نییە بڵێ وەڵا جەڵال تاڵەبانی پیاوەتی لەگەڵ کردووی باشە تۆ باسی بەڕای تۆ ینی ئەمریکا هیچ سەرکەوتوونە بۆ لە عێراقا هیچ سەیریکە یەکەم ئەمریکا وڵاتێکی حەزاریە بە حسابی خۆی بینە قەوسەین یعنی جارێ حەزارەتەکەی هیچ جۆرە فکرێکی لە ناو فکری خەڵکا بڵاو نەبووت چاو لە کورد نەبێ کورد بە هەموو مۆسیقایە هەڵەپەڕێ کورد لە بێمەبدەئیە هی کوردایەتی دوای هەموو زڕناگەکە وەرە بۆم بێنەرە بزانم مەشروعێکی ئەمریکی لە ناو شیعە بڵاو بوو بێت یا لە ناو عەرەبی سونیا بڵاو بوو بێت هیچ نییە وەک فکر وەک دیموکراسی وەکو فکری لیبرالی وەکو اقتصادی سەرمایەداری وەکو سیستمی دیموکراسی وەکو قیەمی مافی مرۆڤ چی هاتۆتە پێش وەکو دادگای سەربەخۆ وەکو شەفافیەتی حکم وەکو ئیعلامێکی سەربەخۆ چی هاتۆتە پێش خوێن بەحرێکی خوێن دروست بۆ 8 ملیۆن هەتی و 2 ملیۆن بێوەژن چی دروست بوو سەیری کە برا بەڕێزەکەمە بێتەوە ئێمە جیاوازیکی زۆر جەوهەری بکەین لە نێوانی ئیستعماری ئینگلیزی و ئیستعماری ئەمریکی استعماری ئینگلیزی ئێستا خزمەتێک کە بە کوردی کردو لە پارتی وێچێتی زۆرتری کرد سەدی دوکان و سەدی دەربەنی خان دروستکردنی مەشروعی شار ئینگلیز کە هاتە وڵاتی ئێمە و بەلەدەیدانا جادەکان کۆڵانەکانی هەمووی ڕێخستن تەسجیلی عامەی دانا و ناونووسی خەڵکەکە سیستمی دەوڵەتێکی هەنایە وڵاتی ئێمە ئەمریکا لەوەتای هاتووە ئەم کوردایەتیە لە خزمەتی هاتی بە دەوریانە هەڵەپەڕێ پێم ناڵێ چ مەشروعیشیانە ناوتە پێشەوە
بەس کە باسی توندوتیژی کە ئەکرێت تەقینەوە ئەو شتانەی لە عێراق ڕوویە بەسەن تۆ بۆ ئەڵێ هیچ سەرکەوتو نەبوو مەسەن لە عێراق ئێستا سەیرێکی 2010 بە لە چاو ئەو حەو ساڵەی پێشترە توندوتیژی زۆر کەم بۆ تەقین ئەوە هیچی ئەمریکانی ئەی چییەوە؟ یەکەم جێژ مەجلسی عەلا گرتوێتی منەظەمەی بەدر عامیری گرتوێتی مخابراتی ناو وڵاتەکە خۆی نوری المالکی و حیزبی دا و جەماعەتی مقتەدا سەدر گرتوویە تەقسیم بەندیەک لە نێوانی ئەمانەیە هەموو کراوە موفق ڕەبیعیە و عەبدولکەریم عینزیە و ئەمانە هەر یەکێ لەمانە مەسئولی ئەمنین یعنی وڵاتێک کە چەند کەس مەسئولی ئەمنیە هەر یەکە تەنزیمی خۆی بردووە کردوێتی بە جوندی بۆ ئەو مەشروعە وەکو پارتیوێکێتی ینی پارتی هەموو دائیرەی پاراستنی خۆی نەکرد بە ڕەسمی بە جیهازی ئەمنی کوردستانی لە پەرلەمانیش اعترافی پێکردن کە ئەمە دەستگای ڕەسمی حکومیە ئێوانیش وایان کردووە خۆمە هیچ کەسە نهاتوە بە پێی میهانی بڵێ کاکە موالی دەگرم خەڵک بێ بە جوندی ئەنجا لە منتقە سونیەکەشا بە هەمان شێوێ منتقە سونیەکەش بۆ خۆی پیاوانی مقاومەی هەموو کتلەکانی مقاومە خەتی دیبلۆماسیان ئیشەکە قسەکردنیان لەگەڵ شوێنانی ترا ئیشەکە لەبەرەوە ئەمریکەکان خۆیان بڕۆن و دەریش بکرێنە دەرێت چکە مەشروعەکە فاشلە هەرە بێ بەشڕۆن چ دادێکی داون باش ئەفغانستان چه ئیسیفادەیەشان لە ئەفغانستان کرد هەموو ڕۆژە لیان نەکوژن ئەڵێن تاڵیبان نەما هەر قسەیە هەر قسەیە کاکەجان ئێستا کۆڵانەکان گەڕەکە دوورەکانی ناو کابول ئێواران بەدەست حکوومەتەوە نامێن ئێ باشە هەر ڕئیس جمهور حەفلەی ناکرد و لێی درا بە ساڕۆخ استشهادی بۆیان چوون بۆ تەقانەوەیان بەس لە عێراق سەدام نەما ئەگەر ئەمریکانە بە هەموو چی توانی لایبەرێ نا وان نییە وەڵام مەجلس عەلا بە تاقی تەنیا لایە ئەی بۆ نەیکرد چەند ناکرا لە بەرەوەی غەرب خۆی نایە غەرب زەمانێکی دیاری کردو بۆ مەسالیحی خۆی